بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك. عزیزان خۆشەویستان، لە کۆتا ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان و لە ئێوارەی جەژنە لە ئەڵقەی سیهەمی بەرنامەی بەربانگ لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست گەشتمەوە. خۆی گەورەی ئینشاءالله بەرەکەتی خۆی ڕژان دەبێ بە سەرمانە و لە جەژن و لە ئەخیر ڕۆژیشا مەرحەمەت و میهرەبانی زیاتر بێ بەرامبەرمان لێمان خۆش بێ و عەفومان کات و جەژنانەکەمان گردن ئازادی بێت لە ئاگری دۆزەخ ئینشاءالله. خوا ڕزگارمان کە لە ئاگری دۆزەخ عاقبەت خێریمان بەنەسیب بکات و لە هەموو گوناه و تاوانێ بمان پارێزێت. خۆی گەورە سەرفراستان کە ئینشاءالله. خۆی گەورە دامەزراوتان کە ئیمانتان سەلامەت کە. زۆر زۆر دڵخۆشم بەوەی کە ژمارێکی زۆر لە خوشک و برایان بینەریەم بەرنمەیان و سوودتان لە بەرنمەکە بینیوە. فەزلی خۆی گەورەیە و هەمومان لە حەڵقەیەکی زیکرا بەشدارین کە حەڵقەی زیکری قورئان و یادی خوا و سڵاوات و باسکردنی ئیمان و مەجلیسە ئیمانیەکان بۆ کە لە بەرنامی بەربانگە سازمانداوە. ئەزانم پاشکەمێکی تر دێمەوە خزمەتتان. فەرموون. پیاوێکی بەنی ئیسرائیلی 40 دانە ساڵ سەرپێچی خوای کرد. لە خوای ئاخی بوو، لە سەردەمی حەزرەتی موسایە بوو. وشکە ساڵێکی زۆر دروست بوو. حەزرەتی موسا داوای لە خوای گەورە کرد. تاوان پێشەوە داوای لە بەنی ئیسرائیل کرد کە کۆ ببنەوە تا نوێژە بارانە بکەن و داوای لە خوای گەورە کرد خواییان بارانمان بۆ ببارێنە. یعنی بەنی ئیسرائیل کۆ بۆتەوە حەزرەتی موسا دوعا کات: یا ربی باران، یا ربی بارانی مەرحەمەتی خۆتمان بۆ ببارێنە، بەڵام نەباری. حەزرەتی موسا فەرمووی: یا رب العالمین، ئێمە چاوەڕوانی وەڵامی زاتی تۆ بووین کە بارانمان بۆ ببارێنی. تۆ کەریمیت، بارانی مەرحەمەتی خۆتمان بۆ ببارێنە. خۆی گەورە فەرمووی: ئەی موسا، بەندەیەک هەیە لە ناو ئێوەیە 40 دانە ساڵە سەرپێچی خواکات. بەهۆی خراپی تاوانی ئەو کەسەوە ئاوی ئاسمانتان لێگیراوەتەوە. دووری خەنەوە لە خۆتان ئەو پەردەی نێوان ئێوە و خوای گەورە بریتیە لەو مرۆڤە و لە گوناهەکانی ئەو. پەردەیەکە نایەڵێ بارانی ڕەحمەت دابارێ بۆ سەرێەوە. بەنابەخوا ئەگەر مرۆڤێ گوناهی مرۆڤێ بێ چەندێک کەڵەکە بوو بێت ببێتە هۆی دابارینی خەشم و قینی خوا و نەبارینی ڕەحمەتی خوا، ئێبێ هەزاران کەس تاوانبار بێ هەر لە ڕەحمی خۆی گەورە خۆیەوەتی کە ئێستا بارانە بارێت. ئالەم لەحزەیە لەم 30 ڕەمەزانەیە ئێستا بارانە بارێ. سوپاس بۆ خۆی گەورە، الحەمدولله. حەزرەتی موسا فەرمووی: ئەی بەنی ئیسرائیل، لە نێوان ئێمەیە کەسێک هەیە گوناهبارە، ئەوە نەتاوانەکانی زۆرە بۆ بە باعیسی ئەوەی کە خۆی گەورە بارانی لێ گرتوینەتەوە. ئەو کەسە دەربکەن یا خۆی دوورکێتەوە نەمێنە لە ناومانە، با خۆی گەورە بارانمان بۆ ببارێنێ. پیاوەکە خۆی ناسی، سەیری لای ڕاست و چەپی خۆی کرد. زانی کە ئەم بەندەیە بریتیە لە خۆی. لە دڵی خۆی وتی: یا ڕەبی، ئەگەر ئەمڕۆ دەرچم لە ناو بەنی ئیسرائیلە و بڕۆم هەڵسم بۆی باران ببارێت، فەسحەبم، دەرەکەوم. تۆش سەتاری لێ خۆشببووی گوناهەکانی. ئەگەر بشمێنمەوە خەڵکەکە ئەمرێ، مناڵەکانی خۆش مەمرن، چونکە برسێتی و قات و قڕی دروستە بێت و چەند ساڵە باران نەباریوە.
یا ڕەبی تۆ سەترم کە من پەیمانت پێدەم کە تەوبە بکەم یا ڕەب العالەمین، تەوبە بکەم و هەرگیز ناگەڕێمەوە سەر گوناه و تاوان. لێم خۆش بە یا ئیلاهە العالەمین. لە ئەسەرا هاتووە فەرمێت باران باری، بارانێکی باش باری. حەزرەتی موسا فەرمووی یا ڕەبی باران باری و کەسەکەش لە ناو بەنی ئیسرائیلە نەڕۆشت. ئێمە چاودێریان کردو تەمان کە بزان کێ ئەڕوا کێ وازێنێن، کێ لەو شوێنە دوورەکەوێتەوە تاخوا بارانی ڕەحمەت ببارێنێ، کەس نەڕۆشت. ساتێکی ڕازگۆیی و سەدق و پاکێتی بەسە بۆ ئەوەی خوا مەرحەمەت ببارێنێ. خۆی گەورە دەروی خێر بکاتەوە، خۆی گەورە زوڵم مستەم نەهێڵێت. یا ڕەبی حەزرەتی موسا فەرمووی یا ڕەبی چۆن باران باری؟ خۆی گەورە فەرمووی ئەو کەسی کە لە ناوتان نابوو تەوبەی کرد و گەڕایەوە و منیش بارانم باران بۆتان. یا ڕەبی ئەگەر ئاگدارم بکەی بزانم ئەو بەندەی تۆ کێیە. خۆی گەورە فەرمووی ئەی موسا ئەو بەندەی من 40 دانە ساڵە عیسیانی منەکات، تاوانەکات و گوناهەکە من سەترم کردو و دام پۆشیوە. ئەمڕۆ کە تەوبەی کردووە هەڵی ماڵم و فەسحی بکەم لە بەرەو خۆی گەورە سەتارە ئازانم. ئەو بەندانەی ئیسرافیان کردووە لە گوناه و تاوانباریە. لا تەقنەتوا من ڕەحمەتی الله. حتا ئێستا کە 30 ڕەمەزانە و ئیتر بەیانی جەژنە، هیچ شک و گومانێکی تیا نییە. هەر ئەم ئێوارەیە کە چەند سەعاتێکی ماوە تەوبە بکە و بگەڕێرەوە بۆ لای خوا. خۆی گەورە کەریمە، لێ خۆش بووە. بەندەیە 40 ساڵ گوناهی قەبە کردبێت، گەورەی کردبێت، بەخێوی کردبێت، ئاخر هەیە گوناه بەخێوەکات. هەرکو چۆن کەسێک دەواجنێک مریشک بەخێوەکە، هەیە گوناه بەخێوەکات، گوناهەکان بێچوویانە بێت، زیادەکەن، بڵاوە بنەوە پەنا بەخوا. هەندێک گوناه هەیە زۆر خەتەرەکە، تۆ ئینتیشاری پێکەیت و بڵاویەکەیتەوە، لە ئیعلامە لە ڕاگەیاندنە دیعایی بۆکەی. خۆت ناپارێزی، سەتری خوا هەڵە ماڵیت و خۆت فەزحەکەیت و نەک فەزح ڕکلام بۆ گوناهەکانی شتەکەی پەنا بەخوا. مامۆستا عەمر خالێت خۆی گەورە پایداری کات چیرۆکێکی زۆر خۆشمان بۆ گەڕێتەوە کە ئەم چیرۆک و بەسەر هاتە ئازانم نزیکەی ڕەنگە 15 ساڵێک لەمەوە پێش ڕوویاوە. ئەڵێت ئەم ڕەحمەتە من خۆم بینیم و بەرجەستە بوو لە ژیانی خۆمە. ئەویش ئەوە بوو کە تەمان مامۆستا عەمر خالێت بانکوازێکی جیهانیە و ناوبانگی هەیە و بەردەوام بەرنامەی هەیە و ئێستا بەرنامەی هەر زۆرە. ئەڵێ کەسێک پەیوەندی پێوە کردم، قسەی لەگەڵا کردم، وتی من ناوم سارایە. پێوتم مامۆستا، تەمان لە ڕێی ئینتەرنێتەوە لە ڕێی ئیمێڵەوە نامی بۆ ناردووە، مامۆستا من پێش ڕەمەزان بە 2 مانگ واتە لە مانگی ڕەجەبە، هی ئەو ساڵە، لە مانگی ڕەجەبە لە موقع ئیمێڵێکی زۆر تەمان نەگاتە مامۆستا، بەڵام ئەڵێ سوبحان الله منیش سەفەرم کردبوو لە لوبنانەوە بۆ لەندەن، ئیمێڵی زۆرم بۆ هاتبوو، نەمەتوانی هەمووی بخوێنمەوە. ئیتر هەندێکیم بەڕاستی توانام نەبوو بیان خوێنمەوە، بەڵام لە ناو نامەکانە کە سەیرمەکردن یەکێکیان سەرنجی ڕایکێشام گرتمی. هەموویشی تێکەڵ بوو ئیمێڵەکان، چاوم کەوتە سەر دانەیەکیان. نامەکە بەم جۆرەیە، ئەڵێ من ناوم سارایە، من کچێکی لوبنانیم، دایکم و باوکم هەردووکیان کۆچیان کردووە بۆ نیوزلەندا. من 10 ساڵان بووم کاتێک چوومەتە نیوزلەندا، واتە تەمەنی مناڵیم تێپەڕاندە بوو، ئیتر خەریب و پێ ئەگەیشتم و لە نیوزلەندا بوو. لەو ڕۆژەوە چوینەتە نیوزلەندا کە ئێستا تەمەنم 21 ساڵە. ئێستا کچێکی گەورەم، لەو کاتەوە تا ئێستا هیچ پەیوەندیەکم نە بە دین نە بە ئیسلامەوە، کە من خۆم دایک و باوکم موسڵمان بوون، بە هیچ شتێکی ئیسلامەوە نەماوە. تەنانەت نازانم شێوەی قورئان چۆنە، بیرم چۆتەوە قورئان چۆنە. هەر ئەوەنە لە دینەزانم کە بە منەڵێن موسڵمان، بە تەسکرە موسڵمانم، بەڵام هیچ ئیلتیزامێکی دینیمان نییە. دایکم و باوکم سەبەبکاری ئەم ئیشە بوون، چونکە دایکم و باوکم هەرگیز قەزیەی دین قەزیە نەبوو لای ئەوان. دین هیچ بایەخێکی نەبوو لای ئەوان. چەندین ساڵ لە نیوزلەندا بووین،
نەگەڕاوینەتەوە بۆ ڕۆژهەڵات بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ لوبنان و دایکم و باوکم کە گەیشتینە نیوزیلەندا ئیتر کێشەیان زۆر بوو لە یەکتر جیابوونەوە ئازانم منم چیرۆکە بۆ باسەکەم ئەمڕۆ 30 ڕەمەزانە ئەمڕۆ کۆتا ڕۆژی بەرنامەی بەربانگیشمانە خۆی گەورە وەریگرێ لە ئێمە و لە ئێوە و ئینشا ئەڵڵا لەم برا عزیز و خۆشەویستانە کە لەم کەناڵە خۆشەویستەیە کارەکەن و زۆر ماندوو بوون بە بەرنامەکەی ئێمە هەموو بەرنامەکان بۆچی باسیەکەین بۆ ئەوەی لا تەقنەتوا من ڕەحمەت الله نەخۆمان مەئوس بین لە ڕەحمەتی خوا نە کەسیش مەئوس بکەین قەت بە هیچ کەسێک مەڵێ فڵانە کەس ئاگال لێ چ گوناهبارێکە چی ئەڵێن دەربارەی لە ڕاگەیاننا چی دەربارەی ئەڵێن بزانە فڵانە کەس چ گۆرانی بێژەکە چ هونەرمەندێکە چەند خراپە چی وایە عەلاقەت بە هیچ کەسێکەوە نەبێت باسی هیچ کەسێک مەکە بە خراپە دوعای خێری بۆ بکە ئەگەر توانی دوعای بۆ بکە ئەگەر دوعاشت بۆ نەکرد بێ دەنگ بە لەسەری ئاگامان لێ بێ بۆ ئەوەشە کە ئێمە مەئوس نەبین لە خەڵکێک کە بانیان بکەین بۆ ئەم ئیمان و ئیسلامەتی جوانە لە 30 ڕەمەزانایە لە جەژنایە لە دوای جەژنایە لە هەر کاتێکە دەرگای تەوبە کراوەتەوە و هەرگیزیشدا ناخرێت ئەم کچەکە ناوی سارایەڵێ باوکو دایکم زۆر کێشیان هەبوو مادەم ئێمەش لە وڵاتێکی غەربی ئاژین زۆر ئاسایی بوو لەلایەن کە لە یەکتر جیابوونەوە دایکم شووی کردەوە و باوکیشم چوژنی هێنا و هەردووکیشیان نیوزیلەندایان بەجێ هێڵا هەر یەکەیان لە وڵاتێکن منیان بەتەنها کچێکی غەریب لەم وڵاتەیە و تەمەنم 21 ساڵە و زۆر جوانیشم بەجیان هێڵاو قورسترین شت ئەوەیە کە من ئێستا لە نیوزیلەندام ماوەیەکی زۆرە بە تەنیا ئاژیم چەندین ساڵ لەگەڵ کوڕێکە ئاژیام کە عەلاقەم زۆر بە قۆت بوو لەگەڵیا بۆی فرێندی بووە واتە نەیگواستۆتەوە ژنومێرد نەبوون بەڵام سڵیان لە هیچ کارێک نەکردوێتەوە چکە هیچ ڕەبتی دینیان نەبوو لەوێش عەلاقاتی جنسی ئازادە لای ئەوان لەبەرەوەی بژیم و جامیعەش تەواو بکەم دوای نێوڕوان لە باڕێکا ئیشمە کرد لە باڕە ئیشمە کرد کارمە کرد ئەڵێ مامۆستا لە ژیانما گوناهێک نەماوە نەمکرد بێت لە ماوەی بەتایبەتی ئەم 11 ساڵی کە گەورە بووم لەو کاتەوە هاتووینەتە ناو نیوزیلەندا هەموو گوناهێکم تاقی کردوێتەوە زۆر جوانیشم یەکەمی شاجوانی ئەو ناوچەیەم کە منی تیاژیم ئێستا ئامادەکاریەکەم بچمە مەلەکە جەمالی نیوزیلەندا ببم بە شای جوانانی نیوزیلەندا ئەگەر دەرچم ئەچمە مسابقەی عالەمیەوە جیهانیەوە ئێستا مامۆستا وێنەی من لە ڕۆژنامە و گۆڤار و ڕیکلامەکانی نیوزیلەندا ئیعلانە یعنی بۆ ئیعلانات وێنەکەم بەکارهێن و پارەی پێوەرەگرم هیچ پەیوەندیەکیشم بە هیچ کەسێکی شەرقیەوە نەماوە کە سوکاری خۆم هیچ ناناسم پەیوەندیم بە کەسەوە نەماوە یەک خێزانی لوبنانی هەبوو لە نیوزیلەندا کە ماڵی باوکم هاتوشۆمانەکردن ڕۆژێکیان قەدەرەن ڕۆشتم بۆ ماڵەوتم با سەردانێکیان بکەم کە تێکەڵیمان هەبوو هاتوشۆمان هەبوو لەگەڵیانە منەوە عەلاقەیەم هەن نەپسڕی بوو لەگەڵیانە هەرچەند دایک و باوکم لێرە نەماون کە ڕۆشتم بۆ ماڵیان لە تەلەڤیزیۆن لە کەناڵی ئاسمانی بەرنامەیەکی تۆم بینی بە مامۆستا عەمر خالی دەڵێ حەڵقەیەکی تۆم بینی دەربارەی عیفە داوێن پاکی حەڵقەکە سەرنجی ڕاکێشام لە ئەوەڵ تا ئەخیری حەڵقەکە بۆی دانیشتم و گوێم بۆ گرت و سەیری بەرنامەکەم کرد کە سەیری ئەو ئەڵقەیەم کرد خۆم وەکو ڕوت و ڕەجاڵ هاتە بەرچاو وەکو کەسێ بەڕووتی بەناو بازاڕا بگەڕێت وەکو کەسێ لە سەربانێکەوە فڕێم منە خوارەوە من چەند وەختە لەکوێم من لەکوێ کەوتووم من لە چه حاڵێکام من نغڕۆی ناو فەساد و بەدڕەوشتی و خراپەکاری و گوناه و تاوانێکی زۆر بووم من دینم بیرچۆتەوە خوام بیرچۆتەوە قیامەتم بیرچۆتەوە
من ئەو ئەڵقەیە زۆر کاری تێکردم مامۆستا. ئیمێڵەکەی تۆش واتە مامۆستا عەمر خالید لەسەر شاشەکە نووسرا بوو ئەم نامەیەم بۆ نووسیویت. جا ئازیزان سەیری قەدەری خواکەن. خوای گەورە خۆی کارەکان ڕێکە خات. ئافرەتێ لە نیوزیلەندا لە قەدەری خوایە بێ بچێتە ئەو ماڵە کە چەند وەختە ڕەنگە نەچوو بێت. ئەم سیلەی ڕەحمە بۆ لێرا دروستە بێ خوا دروستیەکە نامەیە خوای نێرێتە ناو دڵت. فریشتە کارە لەسەر ماکەن مەلایکەکان. بۆ لەو وەختە ئاچێ کە ئەم ئەڵقەیە عەمر خالید داوازێ مامۆستا عەمر خالید. بۆچی گوێی بۆ ئەگرێ بۆ ناڵێ با بێدەنگیکەین و کاکە با دوو قسەی خۆمان بکەین و ئەزمێن لەو شتانە. دیارە ماڵەکەش تۆزێ ڕووی ئیلتیزامیان ڕووی ئیلتیزامیان باش بووە واخچیانتە سەر ئەڵقەیە باش بوون موسڵمانێکی باش بوون. بۆچی لەم کاتا گوێی لێگرێ بۆ کاری تێکە بۆ متەئەسیرە بێ پێی. هەروەها بۆچی مامۆستا عەمر خالید لەناو بۆ نمونە هەزاران نامەیە کە ڕەنگە زۆربەی فرامۆش کات ئێستا زۆر کەسێکە نامە زۆر زۆریە بۆمان یعنی بۆ هەر موسڵمانێ لە ئێمە بۆ هەر کەسێ لە ئێمە ڕەنگە ناممان زۆر بێ نەتوانی بیخوێنیتەوە. ئاخە تۆ هەزار نامت بۆ بێ لەکوێ ئەتوانی فریا ناکەوی ڕەنگە زۆر جا گلەییش دروست بێ هەر بەرامبەر ئێمە خۆمان بەڵام بەڕاستی یعنی کە نامە زۆر بۆ هات لە واتساپە لە تەلیگرامە لەکوێ ناتوانی بخوێنیتەوە ناتوانی ئەوە نەبچیتە سەری ئیشی ترێت هەیە کاری ترێت هەیە ناتوانی لە بروجی گلەیی نییە. بەڵام بۆ خوای گەورە ئەم مامۆسایە ناو هەمویان نامەکەی ئەم ئەبینێت و سەرنجیەدات. ئەمە هەمووی خوای کات ئەسبابی هیدایەتی پێڵێن هۆکارەکانی هیدایەت. ئێستا ئێوەی ئازیز و خۆشەویست کە گوێ لەم بەرنامەیەکردن بینەریەم بەرنامەیەن چەند گەنج هەیە چەند کوڕ هەیە چەند کچ هەیە ئەسبابی هیدایەتی شتێک بۆ کە قەت تەسەووری ناکەی. هیوا هەیە بە یەک خەو خەوێکی بینیوە ترساوە شتێکیان پیشان ناوە شتێکیان پێوتووە لە ڕووداوی مردنی کەسێکی لە وتاری مامۆسایەک شتێک ئەبێتە هۆی ئەسبابی هیدایەتی لە ڕەفاقەتی لەگەڵ کەسێکە. ئەم کچەکە ناوی سارایە ئەڵێ لە کتوپڕێکە هەستم کرد کە من پەیوەندیم بە زاتێکەوە هەیە کە لە ناخی خۆمە هەستی پێکەم و ناوی پەروەردگارمە ئەڵڵا. بەڵام بۆچی تا ئێستا ئاگام لە خوای گەورە نەبووە بۆچی نەمناسیوە. من بیرم چوو بوویەوە کە خوام هەیە کە خوا پەروەردگارمە. لە کتوپڕێکە ئەو زاتم بیرکەوتەوە خوا خۆی ئەم مەوعیدەی بۆ سازاندم تا تەوبە بکەم. مامۆستا عینوانی مەوقیعەکەی ئێوەی تیا بوو نووسیم و ئەو ئەم نامەیەم بۆ ناردوویت. داواکەم لە تۆ ڕێنماییم بکە ئایا خوای گەورە بەم هەموو گوناه و تاوانەوە من وەرەگرێت؟ منی قبوڵە من هیچ نازانم لە دین هیچ شتێک نازانم. ئەڵێ منیش نامەیەکی جوانم بۆ نووسیم بەڵێ وەرتەگرێ ئەو خوای گەورە خۆشی ویستیوە ئەسبابی هیدایەتی بۆ سازاندووی توی خستۆتە سەرڕێی هیدایەت تۆ ئەو سەردانە کە کردوتە سەردانی هیدایەت بووە لە دەرگای هیدایەتت داوە لە دەرگای یاهاتیت داوە تەوبەت کردووە لەبەرەوە خوای گەورە وەری گرتووی خێرا تەوبە بکە. ئەڵێ دوای دوو ڕۆژتر نامەیەکم پێگەیشت مامۆستا عەمر خالید ئەڵێ مامۆستا سپاس بۆ خوازاڵ بووم بەسەر خۆمە وازم لەو باڕە هێنا باڕ شوێنی عارق فرۆشیە لەو باڕی کە خەڵک یەر عارەقی لێ کڕێ و عارەقی لێ خواتەوە ئەمانە وازم لێ هێنا الحەمدولله وازم لێ هێنا ناشمەوە بۆ ئەوێ چونکە نامەوێت ئیشێکە حرام بێ جێبەجێ بکەم. دوای ڕۆژێکی تریان دوو ڕۆژتر ئەڵێ نامەیەکی تری بۆ ناردم سارا ئەڵێ مامۆستا سپاس بۆ خۆوازم لە عارەق خواردنەوە هێناوە کە زۆر مدمینی عارەقم وازم لێ هێنا. دوای دوو ڕۆژتر گوێم لە وتی گوێم لە سوورەتی تەوبە گرت مامۆستا ئەمەوێت تەوبە بکەم ینی ئێستا تەوبەکەی نەکردو بەس واز لە گوناهەکانی یەکەم ئەمەوێت تەوبە بکەم. بەڵام کێشەیەکم هەیە کێشەکەم ئەوەیە من ناتوانم واز لەو کوڕە بێنم کە خۆشمەوێت بۆی فرێن بم. بەڵام مادەم حرامە لەگەڵ یابم هەوڵێم واز لێ بیش بێنم. دوای دوو ڕۆژی تر
ئەڵێ مامۆستا سوپاس بۆ خۆی گەورە خوا ئیمانێکی یاوە پێم وازم لە کوڕەکە هێناوتم من لە شوێنێک و تۆ لە شوێنێک من تەوبەم کردو و من تۆ ناناسم و تۆش من نەناسە تەواو وازم لێ هێنا الحەمدوللا. ئەڵێ کە زانیم ئەم کچە تەمەنی 21 ساڵە بێکەس لە وڵاتی نیوزیلەندا یەک کەسی نییە، یەک دۆست و خۆشەویستی نییە، یەک خزمی نییە لەوێ سەرپەرشتی بکات، گەنجێکە وەڕی هیدایەتی گرتو ئەم گوناهە زەبەلاحە گەورانە واز لێ هێنێ لەبەرخوا. ئەڵێ من و خێزانم کەوتینە ڕێنمایی کردنی، ئێتر پەیوەندیمان پێوە کرد. سیرمان کرد عەرەبیەکەیشی باش نییە کە تەلەفۆنیە کرد، چکە بیری چوو بووە و لەوێ لە نیوزیلەندا ئاژیا. ئەڵێ پرسیارم لێ کرد، اینجا پرسیارم لێ کرد سارە تۆ تەمەنە چەنە؟ وتی 21 ساڵم ئێستا. ئەڵێ دوای 2 ڕۆژی تر وتی مامۆستا سوپاس بۆ خوا سوورەتی فاتیحەم لەبەر کردووە، بەڵام من قورئانم لا نییە، لەکوێ قورئانێکم دەستکەوێت. ئەڵێ ئێمەش هەر لە ڕێی ئیمێڵ و لە ڕێی ئینتەرنێت و قورئانمان بۆ نارد و ئەویش ئیسفادی لە قورئانەکە کرد. دوای 2 ڕۆژی تر وتی مامۆستا مەوێ فێری نوێژ بم. ئەڵێ من و خێزانم ئیتر بە جوانی فێری نوێژمان کرد. شوێنێکیشمان پیشاندا لە ئینتەرنێت وتمانەوە مۆقعەکە ئەتوانیت سەردانی ئەو مۆقعە بکەیت و بە تەواوی فێری ڕوکن و پایەکانی نوێژ و بەچی نوێژ بەتاڵە بێتەوە، دەست نوێژ چۆن دەگیرێت و کاتەکانی و نوێژەکان چۆن دەکەیت و سونەتەکان چین هەموویمان پێوت. ئەڵێ دوای 2 ڕۆژ تر تەلەفۆنی کرد، تەبەن ئەمە مودەیەکی پێچێت بەردەوام، ئێمە هەر لەگەڵ یا بووین، ئەویش لەگەڵ ئێمە بەردەوام پەیوەندی هەبوو. وتی مامۆستا ئێستا زۆر بەختەوەرم، من نوێژەکەم، خۆشترین ڕۆژ لە ژیانما ئەوە بوو کە من دەستم بە نوێژ کرد و چوومە سەر بەرماڵ و نوێژم دابەست. دوای 2 ڕۆژ تر ئەڵێ مامۆستا ئەکرێت شریتی قورئانم بۆ بنێرن کاسێت. تەمان ئەو کاتە سەردەمی کاسێت بوو، سیدی نەبوو یا کەم بوو. ئەڵێ ئێمەش کاسێتێکی زۆرمان بۆ نارد بە بەریدا. دوای 3 ڕۆژ وتی الحەمدوللا سوورەتی عەممە یەتەساءەلوونم لەبەر کرد. دوای 2 ڕۆژ تر وتی سوورەتی ڕەحمانیشم لەبەر کرد. دوای 2 ڕۆژ تر وتی ئەمەوێ فێری سوورەتی یوسف بم، زۆر حەزم لە سوورەتی یوسفە. دوای چەند ڕۆژێکی تر وتی مامۆستا هەموو ئەوانە کە ئێستا جێبەجێیەکەم بەردەوام هەموو ڕۆژێکم سوپاس بۆ خوا ئەم شەویش دەستم کرد بە شەو نوێژەکەم و لە خزمەت خۆی گەورەیە. مامۆستا چاوەڕوانی شەوەکەم هەتا شەو بێت و شەو نوێژی تیا بکەم، ئەو وەنە بە عیشقەوە حەزم لە شەو نوێژە. ئایا مسلمانانی ئێمە ئازانم ئێمە لە ناو دین ئاژین، لە ناو ئیسلامەتی ئاژین، لە ناو ئەم هەموو حەدیث و ئایەت و ئەم هەموو مەلا و بانکواز و کەناڵ و تەلەڤیزیۆن و ڕادیۆ و مەوعیزە و ئامۆژگاریان ئاژین. ئێمە ئاژین و ئەمرین کەشفی ئەم چاوەڕوانیە ناکەین کە کەسێکی ئاوا گەنجێ ئەگەڕێتەوە بۆ لای خوا و تەوبە ئەکات و چاوەڕوانی شەوە کاتا شەو نوێژی تیا بکات. کەشفی ئەم نیعمەتە، ئەم چێژە گەورە ناکەین چییە لە ناو نوێژە هەیە لە شەوە؟ بۆچی گەنجێکی ئافرەتێکی گەنجی بێکەس لە مودەتێکی زۆر کەما کە تەوبەی کردووە، ئەم عیشقە چییە بۆی دروستە بێ بۆ نوێژ و بۆ شەو نوێژ؟ ئەڵێ زۆر حەزم لەوەیە شەو تاریک دابێت و منیش گڵۆپەکە بکوژێنمەوە لە شوقەکەی خۆم و دەست بکەم بە خوێندنی سوورەتی ڕەحمان لە ناو نوێژە. هەموو ئاەتێک کە گوێی لێگرم ئەچێتە ناو ناخی ناخم. ئەمە قسەی سارایە. سپاس بۆ خوا لە ناو عیبادەتێکی چڕ و پڕ ئاژیم، هیچ کاتی ئەم چێژ و لەزەتەم نەبینیوە لە هیچ شتێکی دنیا وەک ئێستا لە دین و ئیمانەی بینم. دوای 2 ڕۆژی تر پەیوەندی ئەکات بە مامۆستا عەمر خالید و خێزانەکەیەوە ئەڵێت ئەمەوێ حیجاب بکەم، تا ئێستا حیجاب نییە، باڵاپۆشی بکەم. ئەڵێ منیش و خێزانیشم من ئەمیست پەلە نەکات، هەموو پەلە لە حیجاب مەکە، جارە قەراری ئەومەیە، با تەواو داب مەزری ئینجا حیجاب بکە. ئەڵێ بەڵام خێزانم ڕای جیاواز بوو. وتم ئاخر من مشکلەیەک ئەترسم حیجاب بکە ئەمە پەلەپەل بێت، ئەمە ئێستا دڵی گەرمە دوایی لای ببات، با جارە نەیکە. خێزانم وتی
نەخێر با بیکا باشترە ئەڵێتی تەرجیعمان کرد کە حیجاب بکات بەڵام لە عین کات چاوتم ئەگەر زووە جارە حیجاب مەکە ئەگەر زانی تەحملی ناکەی بۆ بازار بۆ ئەملا بۆ ئیشێک وتی مامۆستا من ناتوانم چاوەڕوانی بکەم شتێک لە دڵمایە پێم ئەڵێت خێرا کە زوو بکە چووکە زووە گەڕێیتەوە بەلای خوا ئیتر نازانم ئەم شتە زووزویەتە ناو دڵم لەبەرەوە بەخوا پەلەما بێ بە حیجاب بکەم و باڵاپۆشی بکەم دوای چەند هەفتەیەک ئەڵێ مامۆستا من ئەمێ شتێ بۆ ئیسلام بکەم و بێجگە لەم مەوقعی ئێوە کەسێکی تر شک نابم مسلمان ناناسم لە وڵاتە ئەمێ شتێک خزمەتێ بە ئیسلام بکەم ئەمێ تەمەنم تەرخان کەم بۆ ئیسلام و بۆ بانگەوازی ئیسلام لە وڵاتی نیوزیلندایە ئەڵێ مەشتمان پەلەمەکە و لەسەر خۆ بە وردە و ئەڵێ هەفتەیەک دابڕا هیچ پەیوەندی نەکرد پێمان سیر بوو چکە ئەو ڕۆژانە دوو ڕۆژجارە بە بەردەوامی پەیوەندی لەگەڵ من و خێزانمە هەبوو دوای هەفتەیەک تەلەفۆنێکی بۆ کردم وتی مامۆستا ئەم هەفتەیە سەرقاڵیەوە بووم نەخۆشیەکەم تیا دەرکەوتەوە ڕۆشتوم فەحسم کردەوە دکتۆرەکان پێیان وتم تووشی سەرەتان بوویت تووشی نەخۆشی سەرەتان بووم ئەم هەفتەیە بە بەردەوامی خەریکی فەحس و فحوسات بووم و زۆر بەڕاستی تووشی ترس و دڵڕاوکی کردووم چونکە پیان وتوم ئەگەر عملیات نەکەی یان تووشی شەلە لەبی یان ئەتکوژە یەکسەر عملیاتەکەش ئەگەر بیکەی لە شوێنێکی زۆر خەتەرایە ڕێژەی سەرکەوتنی عملیاتەکە زۆر کەمە منیش دوعام زۆر کردو و پاڕاومەتەوە دڵم یەکلا بۆتەوە کە بڕیاری عملیاتەکە بم چکەوتیانە ئەبێ زوو عملیاتەکەش بکەیت چکە وەزع باش نییە و هیچ نیشانەیەکی ئەم نەخۆشیم تیان نەبووە پێم نەزانیوە پێش ئاگداری نەبوو بەڵام مامۆستا یەک پرسیارم هەیە مامۆستا ئایا خوای گەورە لە گوناهی 20 ساڵی ئەوە پێشم خۆشە بێت من تەنها 3 هەفتەیە دینداریم دەست پێ کردەوە تەوبەی ڕاستەقینەم 3 هەفتەیە کردووە ئایا 3 هەفتە لە بەرامبەر 20 ساڵ گوناه و تاوانە وەستێتەوە خوای گەورە عەفو مەکات مامۆستا عامر خالید ئەو ساڵە طبعا من شایەتی ئەوم چکە ئەو کاتە بەرنامەکانیمان دۆبلاژە کرد خەریکی ئیش بووی لە ناو بەرنامەکانی مامۆستا عامر خالیدە لە مەوقعەکەی خۆی ئەم بانگەوازەی دابەزاند کە خەڵکی ختمی قورئانی بۆ بکەن دوعای بۆ بکەن خێری بۆ بکەن تا بەڵکو خوای گەورە لەو عملیاتە سەرکەوتوی بکات و ئەگەر سەرکەوتویش نەبوو خوای گەورە بە ئیمان و ئیسلامەتی و عاقبەت خێری بگێڕێتەوە بەلای خۆی بەڵام دوعای زۆر بۆ چوو ختمی قورئانی زۆر بۆ کرا لە عالەمی ئیسلامیە زۆر ژمارەیەکی زۆر خەڵک مامۆستا عامر خالید دەڵێ ئەو ڕۆژەی کە چوو بۆ عملیات وتی مامۆستا یەک خەفەتم هەیە من زۆر درەنگ دەسم مایە دینداری تەنیا 3 هەفتەیە من هیچم بۆم ئیسلامە نەکردو مەگەر خوا خۆی ڕەحمم پێ بکە تەنها شتێک لەلام بێ ئەو شریتانەیە ئەو کاسێتانەیە کە ئێوە بۆتان ناردووم من ئینێرم بۆ هاوڕێیەکم تکام لێ کردووە کە ئەو شریتانە زۆر قەدرگرانە لای من بیکا بە خێر و پاداشتەکەیم بۆ بنێرێ تەنها ئەوم هەیە بۆ قیامەت هیچی کەم نییە ڕۆژی جومعە مانگی شعبان ئەو لە ڕەجەبا تەوبەی کرد مانگی شعبان پێش ڕەمەزان عملیاتەکەی کرد نەشتەرگەریەکەی کرد و بەڵام لە نەشتەرگەریەکە هەڵنەسایەوە و سارا وەفاتی کرد نوێژی لەبەرەوەی لە ڕێی ئینتەرنێتەوە بوو کۆمەڵی موسڵمانی زۆری وڵاتی نیوزیلەندا بە قەزەکەیان زانی چوون بەدەم جەنازەکەیەوە نوێژێکی قەرەباڵغی مردویان بەسەرەوە کرد و خەڵکێکی زۆریش لە جیهانی ئیسلامی نوێژی غائیبیان سەڵات الغائیبیان بۆ ئەم کچە تەمەن 21 ساڵە تەو بەکارە تازە پێگەیشتووە ئەنجامدا خوای گەورە لێی خۆش بێ مامۆستا عامر خالید دەڵێت من و خێزانم چوین بۆ عەمرە لە یەک ڕۆژە ئەوەنە دڵمان گەرم بوو بۆ ئەم کچە کەوکو کچی خۆمان وابوو
5 عەمرەمان بۆ کرد بە خێر 5 عەمرە نیەتی ئەومان لێهێنا لە یەکی ڕەجەب بۆ یەکی شەعبان تەوبەکەی کرد و کۆچی دوایی کرد و وەفاتی کرد ئازیزانم ئەم بەسەرهاتە زۆر زۆر جوانە بە سەدان و هەزاران بەسەرهاتی بەم جۆرە لە وڵاتی خۆشمانە هەیە چەندەها خوشک و برا هەیە بەم شێوەتەوە بەیان کردووە هەفتەی پێشوو باسی گەنجێکمان کرد کەوتمان تەنها 2 مانگە ڕووی کردوتە مزگەوت لەم ڕۆمەزانەیە وەفاتی کردووە 2 مانگە وازی لە گوناه و تاوان هێناوە لەم ڕۆمەزانەیە وەفاتی کردووە خۆی گەورە لی خۆش بێت نمونەی سارایە نمونەی ئەو کچەیە لەبەرەوە با هەرگیز خەڵکی بێئومێد نەکەین لە ڕەحمەتی خوا قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا خواهی گەورە لە هەموو گوناهەکان خۆشە بێت إنه هو الغفور الرحيم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت کەسی وا هەیە ئیش و کار و کردەوەکانی عەمەلی ئەهلی ئاگرە ئەهلی دۆزەخە حتا ئەوەنەی یەک باڵی ئەمێنێ بۆ ئاگری دۆزەخ لەو کاتەیە خۆی گەورە تەوبە خاتە دڵی کتابەکەی پێشەکەوێت و بە ئەهلی بەهەشت کارەکات و تەوبە ئەکات یەک تۆزی ماوە تەوبە ئەکات و چێتە بەهەشت کەسی شووە کەسی وای شێپەنا بەخوا بەعکسەوە لەبەرەوە ئەم کچە سارا یەک هەنگاوینە هەنگاوەکەی کەم بوو بە سلای خوا زۆر گەورەیە ئینشاء الله مۆزوعەکەمان ئەم کچە نییە ئەم چیرۆکە نییە سارا نییە کە ئیگەڕینەوە مۆزوعەکەمان ئەوەیە چۆن بگەینە خوای خۆمان چۆن بەس لە ڕەمەزانە قەتیس نەبین چۆن کاتی خۆی گەورە فەرمێ کەی یەی بۆ لام من وەرتەگرم الله چەند میهرەبانە ألم يعلموا أن الله هو يقبل التوبة عن عباده ئەرێ ئێوە نازان خوا خۆی تەوبەتان لێ وەرەگرێت نایاتە دەستێکی تر وەریگرێ وەری نەگرێ خوا خۆی بۆ عەزەمەتەی خۆی وەریەگرێ غافر الذنب وقابل التوب تەوبە قبوڵەکات وەریەگرێت لە گوناهەکانتان خۆشە بێت يا ابن آدم أي بني آدم هەر کاتێ داوامەکەیت هەر کاتێ ڕجام لێەکەی غەفەرت لەک لێت خۆشە بم ئەگەر گوناهەکانت بگاتە کەشکەشانی ئاسمان تەوبە بکەیت و ئیستیغفار بکەیت لێت خۆشە بم لو ئەتەیتەنی بقڕاب الأرض خەتایا بەقەت پانایی ئەم سەرزەویە گوناهت هەبێ ثم لقيتني لا تشرك بي شيئا بس شەریکم بۆ قەرار نەی بیتەوە بۆ لای من ئەوە لە ئەتەیتوکە بقڕابها مەغفرەتەن بە پانتایی ئەرز و ئاسمانەکان بە مەغفرەتەوە پێشوازی دەکەم الله ئەکبەر ئەبێ دڵی ئێمە زۆر گەورە بێت کاتی ئێمە حەدیث و ئایەتان ناخوێنینەوە ئێمە تەسکبین نەبین تونڕەو نەبین فکر توند نەبین چکەوە دین نییە خوا نایەوێت ئەوە نەخۆشیەکی نەفسیە تووشی ئینسانە بێت عەلاقەی بە دینەوە نییە من تقرب إلي شبرا تقربت إليه ذراعا ئەوەی تۆزێک لێم نزیک بێتەوە من باڵێک لێ نزیک یعنی خوای گەورە پێشوازیەکەی خوای گەورە زۆر زۆرە لە سەیەکی کۆتایی شەوە تەنزیلا یەلیق بجەلالیه خوای گەورە دابەزێتە ئاسمانی یەکەم دابەزینێک کە لایق بە خۆیەتی نە تەشبیه و نە هیچ جۆرە تەسویر و تەمسیلکردنێ بۆ خوای گەورە بانگەکە هەل من تائب ئەتوب عەلەیه ئایا کەسێک هەیە کە تەوبە بکات و بگەڕێتەوە من لێ خۆش بم هەل من مستەغفر کەس هەیە داوای لێ خۆش بم کە ئەستەغفر الله بکە الله ئەم شەو شەوی جەژنە ئەم شەو شەوێکی زۆر مبارەکە یەکێکە لەو شەوانەی کە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم تیا عیبادەت بکەی ئەگەر نیو سەعات بووە 10 دقە بووە تەرخانی بکە بۆ عیبادەت سەعاتێک بۆ زۆر زۆر باشە تەرخانی کە بۆ قورئان بۆ زیکر بۆ عیبادەت بۆ نوێژکردن بۆ شەو نوێژ پێش نوێژی بەیانی هەڵسایت چەند دقەیە پێشتر هەڵسا نیو سەعات پێشتر 10 دقە پێشتر تۆزێ دوعا بکە تۆزێ پارەڕۆ بڵێ خوایە ئیستیقامەتم بەرێ دامەزراوم بکە خوایە سارد نەبەوە لەوەی کە لە مانگی ڕەمەزانە ئەنجاممە لە خێر و خێرات لە دوعا لە چاکەکردن هەنگاو بنین خوای گەورە کەمێکی زۆر کەم وەرەگرێت وە لێ خۆشببوویشە لە زۆرێکی زۆری گوناه چەند بەڕەحمە
كەمیش وەرەگرێ لە زۆریش خۆشە بێت. الله ئەکبەر. رحمته سبقت غضبه. رحمتي خوا پێش غەزەبەکەی کەوتووە. حلمه سبقت عذابه. سبق عذابه. حلم و بەخشندەی خوای گەورە پێش عەزابەکەی کەوتووە. لطفەکەی پێش غەزەبی کەوتووە. ئازانم لەژێر عەرشا نووسراوە کە ڕەحمەتی من پێش غەزەبم کەوتووە. پێغەمبەر سەڵمە فەرمێ ئەوەی ئێوە فێری قورئان بێ با لە عەبدوڵای کوڕی مەسعودەوە فێر بێت. هەنگاوێک بنە. عەبدوڵای کوڕی مەسعود لە ڕێگایە کە ئەڕۆشت دوای وفاتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم بیستی کەسی عارەقی خوارد. کەسێکی تریش عودێکی پێ بوو ئەویش هەر نیمچە سەرخۆش بوو عودی بۆ لێدا سەرخۆش بوو. عەبدوڵای کوڕی مەسعود بە دەنگی بەرزوتی بەخوا ئەم دەنگە چەند خۆشە ئەگەر بۆ قورئان خوێندن بوایە. نەی باس زوو دوورکەوینەوە غەزەبی خوامان بەرنەکەوێ ئەمانە عارەقە خۆن. ئیشارەتێکیان بۆ نێرێت. دوعایەکی معنەویە بۆ ئەوان. ئەم دەنگە چەند خۆشە بوو ئەگەر قورئانی بخوێندایە. چەند نەرمونیان بۆ لە هیدایەتە. ئەوە عەبدوڵای کوڕی مەسعود عەزیزم. گەنجەکە پرسی ئەرێ ئەوە کێیە وای وت. وتیانەوە سەحابی پێغەمبەر صلی الله علیه و سلم ناوی عەبدوڵای کوڕی مەسعودە. وتی چی وت دەربارەی ئێمە؟ ما أجمل صوته لو كان بالقرآن. عرق و عودەکەیان فڕێیا و بەدوای عەبدوڵڵا ئەگریا. وتی تۆ هاوڵ و سەحابەی پێغەمبەری صلی الله علیه و سلم سەحابەی پێغەمبەر ئاوان ئەوە نەرمونیان و مەحبوبن ئەوەنە بە لوتفن تۆ ئاواڵی دەربارەی من تیپەڵێ من واڵم. عەبدوڵای کوڕی مەسعود باوەشی پیا کرد و دەستی هێنا بە شانیا و هەردووکیان دەستیان کرد بە گریان و ئەم گەنجە تەوبەی کرد. ئازیزانم ئەمە ئەخلاقی ئیسلام و موسڵمانە بە نەرمونیانی بە محبات بە خۆشەویستی بە بڵاوکردنەوەیەکی هێمنی ئەم دینە بە توندڕەوی و قسەوتن و گوێندان و خوتبەی ئاگرین و زۆربەی زۆری هەڵچوونەکانی نەفس و نەخۆشیە دەرونیەکان ئازیزانم بە دین ڕسمی دینی ئەگرینەوەیین بە خەڵک ڕسمی خۆمان ئەگرین لە پاڵ دینە پیشانی خەڵکیین ئەڵین ئەمەیان دینە ئەمە نییە. ئاگامان لێ بێت ممارەسەی توندڕەوی لە فکرا بێ لە ممارەسا بێت زۆر خەتەرە بۆ دین زۆر خەتەرە بۆ قیامەتی و کەسانی کە هەڵگری ئەم جۆرە فکرە توندڕەویانن. خۆی گەورە بمان پارێزێت ڕێی هیدایەت بەردەوام بین لەسەری ئینشاء الله. ئازانم پاش ناوبڕێکی کەم دێمەوە خزمەتتان و پەیوەندیە تەلەفۆنیەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست وەرەگرین. فەرموو. ئازانم ئەمڕۆ کۆتا ڕۆژی بەرنامەکەمانە بەرنامەی بەربانگ ئینشاء الله دوای مانگی ڕەمەزان لە بەرنامەی شیرین چایە بە خزمەتی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. هیوادارم و خوشک و برانی کە بەسەرهاتەکانی نزیک بوونەوە لە مردنیان هەیە پێمان ڕابکەین بە تەلەفۆن بێ بە هەر شێوەیەک بێ پێمان بڵێن تا سەردانیان بکەین تاوەکو بەسەرهاتەکانیان بڵاو بکەینەوە چکە ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئەم بەسەرهاتانیان بینی و هیوادارم ئینشاء الله بە خزمەتی هەمووتان بکەین. پەیوەندیەکمان هەیە لە سلێمانی. بەڵێ بەڵێ ئەتوانم قسەی لەگەڵ بکەم؟ بەڵێ دڵپاخان بەڵێ مەمنونم سپاس دەکەم. سەلام عەلەیکم بەڕێزم. عەلەیکی سەلام و ڕەحمەت الله خوشکی بەڕێزم. باشی براکەم. باشی خوشکی بەڕێزم زۆر سپاستان دەکەم. مەمنون دەستخۆشی ئەو بەرنامەیەت لێ یەکەم. موفەق بی یاخوا سەرکەوتوو بی سەرکەوتوو بی. دەستان خۆش بێ یا ڕەبی. خوای گەورە هەر ترکێکی بە حەجێ بۆت بنووسێ. خوارزاتان باتون. سوودتان بینیوە لە بەرنامەی ئەمساڵی بەربانگ؟ زۆر 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 سوودم لێ بینەوە دەستخۆشیت لێ یەکەم. خوا بەرەکەت کاتە تەمەنتەوە. خوای گەورە هەرچی باش و بێتە ڕێگات. وەڵای بەس پرسیارێکم هەبوو بەڕێزت بەسەرهاتێکت گێڕایەوە کەسێک لە لای مامۆستایەک دەرسی خوێندووە لەو کاتە ئەو پاری لە دەستا بووە پاری خۆی لە شوێنێکا داناوە لێ ون بووە ئەوشی کە لە بەردەست یادی پێ لە بڕۆ هەندێک خواردن بکڕە بۆ ئەوی پێکەوە بیخۆی زۆر ئەگەڕێ بڵێن مامۆستاکە بۆ پارەکەی خۆی
ئەو قوتابێش کە لە بەردەستایەتی تۆ دوای پارەکە ئەدۆزیتەوە ئەو پارەی کە لە دەستایە ئەلەوەم بدەرێ باشی پێ بکەم دوای کە ئەو پارێ دۆزی و دیخەرۆسەری ئەویش لە وەڵامە پێی ئەڵێ ئەوە ئامانەتە بیشی دۆزینەوە دوایی ناچێتەوە سەر ئەم پارەی بیخێنەوە سەری ئەمە نابێت دەستکاری بکرێ بەڵام من ئامانەت سپاس بخوا ئەو سپاس بخوایە زۆر کەسەیە متمانم پێەکە ئامانەتەکەی ئەگەێنم بەڵام جاری وها بۆ شوێنەکە دوور بووە مەجبور بووم تەلەفۆن بکەم بۆ کەسێکی تر ئەو ئامانەتە بگەێنێم من دوای پارەکەی بدەمەوە یعنی من لێ انشاءالله محبار نابم هەرچەند من ناتوانم فتوا بم چکم علمی فتوا شتم نییە من زانانی مەبێ فتوا مەلایەکی زۆر لە خواترسی بە تەقوای دینداری عالمی زانا فتوا بە قیامەتی بێت بترسێت چکە بەڕاستی فتوا زۆر خەتەر من نەزانم بۆ خۆم دەستنوێژ بگرم بەس بەخوا بە کەسی ناڵم ئەوە بیگرا بێ مامۆساکان ئێمە فێربینەوە بەڵام ئەوەی جنابی گەڕاتەوە بەڵێ ئەوە مامۆسا مەلا عەبدولکەریمی مدەڕیس بووە مەبەستەکەش ئەوەیە باسی وەرع خوشکی بەڕێزم وەرع یعنی چی یعنی زۆر خۆپارێزی لەوەی کە تووشی حرام تووشی نزیکبوونەوە لە حرام نەبی ئەناسی تۆ کەسێک کە پارێکی یاوەتە دەست سەفەری لێت هەڵگرتووە ئینشاءڵڵا ئەوانە نابێتە شتێکی گەورە بۆ تۆ یا شتێکی مشکلەیەک بۆ تۆ بەڵام گرنگەوەی ئێمە ئاوا سەیری ئەمانەت بکەین کە وەکو خۆی بیپارێزین وەکو خۆی تەسلیمی بکەین ئینشاءڵڵا قسەکەت زۆر جوانە بەس بەڵام من ئەو کەسێکی کەسێک مستحق بێ یعنی من ئەو کەسانە زۆر مستحق بوون یعنی ناسی من کە بەڕووکەش بڵێن هەژار زۆر جار کەسەکە بەڕووکەش هەژارە بەڵام بۆت هەڵماسەگەندرێ یاخۆ دەستان خۆش بێ ئینشاءڵڵا ئەوە نابێتە مشکلەیەک ئینشاءڵڵا نابێتە هیچ کێشەیەک ئینشاءڵڵا بەڵام گرنگەوەی ئێمە بە چاوێکی زۆر گەورە سەیری ئەمانەت بکەین خوشکبرایانم هەیە ئینشاءڵڵا لە بەرنامەکە زۆر تەکید بکەنەوە لەسەر دایک و باوکانی کە ئێستا زۆر گرنگی بە مناڵەکانیان بن بەتایبەت لە ڕووی خۆشەویستیەوە بەداخەوە ئێستا بۆی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە مناڵ زۆر فرامۆش کراوە مناڵ زۆر زۆر بەداخەوە سۆز و خۆشەویستی دایان لە بڕێنن ئەو مناڵێکە گەورە ئەبێ هەست و خۆش سۆز و خۆشەویستی بۆ دایک و باوکی نییە سبەینێن ئەو دایک و باوکە پەکی ئەکەوێ ناتوانێت وەختویست خزمەتی بکە ناتوانێت بەدەمیەوە بچی کە پێڵی ئەو دایکتە وەکو شتێکی هاکەزای وەکو دراوسێک سەیریەکە ئەگەر ئێوە بەڕێستان بەم کارە هەستن بەڕاستی زۆر خێرێکی زیاترتان بۆ ئەنووسێ گەر هەڵەکوم و هەموو هەر هەڵەوکە بۆ کوڕێکیش هەدێت دڵنیان بەڕێستان خۆی گەورە هیدایەتان باتوان چارەسەری ئەم بەرنامە بەڕێزی بەڕێستە ببوور ئەگەر لە کاتم گردبێتی خوشکی بەڕێزی ئەمەی دەستان خۆش بێ هەموو ئەوانەی چواردەور دەکەم خۆی گەورە هەست چرکێکی بە حەجێ بۆتان بنووسێت زۆر لە بەرنامەکانت بینەوە لەخوا بەزیێ سوپاسانەکەین خوشکی بەڕێزم دەستان خۆش بێ یاخوا زۆر سپاس بووم خوشکە بەڕێزم ئینشاءڵڵا ڕاستە فەرمێوەکەم مۆزوعێکی زۆر گەورەیە بەڵکو ئینشاءڵڵا بەرنامەی تایبەتی لەسەر تەرخان بکەین ساراخان لە سلێمانی بەڵێ السلام عليكم مامۆستای بەڕێز بەڵێ عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵا خوشکی بەڕێزم یا ربی خوای گەورە جەزای بەخێری باتەوە ئینشاءڵڵا طبعا بڵین لە هەرێم کوردستانەیە ئەم بەرنامانە بە تایبەتی ئەم بەرنامە ڕۆحیانە زۆر سوودمان لێ بینی و دەست و چاوت خۆش بێ و خوای گەورە بیکا بە توێژی و قیامەتی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بۆ جەنابیشتان یا ربی سوپاسانەکەم طبعا ئێمە چونکە وەکو خانمان تۆزێ مەشغوڵی چێژ لێنان و ئەو حاڵەتەش بوون بەس من وەکو خۆم هەر زۆر سوودی تەواو لەم بەرنامەیە جەنابی بەڕێزت وەرگرتووە ئینشاءڵڵا هیوادارم بەردەوامی بەیبەم بەرنامەیە زۆر بە تایبەتی لەم کات و ژروفەی ئێستا خەڵک تۆزێ جەنجاڵە یعنی مەشغوڵە ئەو لایەنە ڕۆحی زۆر بەتاڵایەک یعنی بۆشایەکی هەیە باشتر وایە و یعنی ئەگەر بەعزێت نەبێ بەردەوام ئەم بەرنامانە زۆر ضرورن یعنی تۆ گەسی بەرنامەکانی کەناڵەکانی تریشکەی هیچ بەرنامەیەک یعنی بەرنامەیەکی ڕۆحی وەکو ئەم بەرنامەیە من وەکو خۆم بەدیم نەکردووە یعنی سێرەکەی کە ئینسان گوێی لێگرێ سوودێکی لایەنێکی ڕۆحی ئەگەر کەمێک لایەنە دینەکەشی ئەوە زیاتر یعنی وای لێکە تێکەڵ بۆ لایەنە ڕۆحی و هەم ئاسوودەیەکە و هەم ئیتر مرۆڤ بیری زیاتر لە خۆیە کاتەوە کە زیاتر دوورکەوێتەوە لەو تاوان و لەو گوناحانی کە ڕۆژانە ئەوێ نزیک بێتەوە لەو حاڵەتە اینجا بەڕای من دوای ڕەمەزانیش بڵین بەرنامەکان دیاریکراو بێ بڵین هەر بەرنامە و یعنی جارێ لەسەر دوعایە لەسەر زوڵم کردن بەرنامی تایبەتی
ان شاء الله هەروە بێ لە شیرین چاو هەروە بێ پشت بەخوای گەورە ان شاء الله یا ربی خوای گەورە لە شولارە ساخ کات و خوای گەورە بیکا بە توێشی قیامەت و دوعاکە ئینشاءالله خەڵکی دوعای زۆر بۆ کردی مامۆستا یا خۆ چۆن دوعا بۆ خەڵکەکەیت ان شاء الله دوعاکانی ئێوە هەموو شتێکە بۆ من ان شاء الله خوا جزاتان باش یا ربی خوای گەورە لە شولارە ساخ کات و هەردەم سەرکەوتوو بی سەربەرز من یاخوا خوشکی بەڕێزم زۆر سواسانەکەم دەستان خۆش بێ و خوا سەربەستان کات کاک عەبدوڵڵا لە شاری سلێمانی بەڵێ كابلا جان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. نعم سجان. بلا قربان جان لخدمتهم. خدمتنا قربان ما سجان أم برنامج ما مستر شيخ فاتح جون بانجواز قرد. بلا. عليه أو باني أنا قرآن أخوان ريدوا إنه باني جاء الله أكبر كان كريم آياتك أخوان الله أكبر كان كريم. بلى. الله أكبر الله أكبر جاء آياتك أخوان الله أكبر عليه أما إمام الشافعي إمام أحمد أما هيك أمانة نبوة أم القرآن بخيرته الله أكبر نبينا كان أي أما دليلنا شو هاتوا كوا يسا ما مسا كان مثلا كان صالح ما أنت مش صعب الرجل حمراء حاليا الجملة هو قرآن سنة الله أكبر كراء وقرآن آية الجملة سنة الله أكبر كراء كثير إرساء أو نية آية أما هي دليل من هي إخوة قولنا فلوتكبروا الله على ما هداكم بلى لعلكم تفلحون بلى ما وصل جان كاك عبد الله جان طبعا عرضي وبرا برزانشم كله وخشك برزانه من برنامج كتشكا من ناتوم هيج فتوايا بم يعني لهيج مجالكي فتوايا واتلا علومي شرعيه ولا علومي فقهيه هيج معلوماتك منيه يعني معلوماتك يرن كم هاي ببو خوم ابيش لبروناتو من هيج لسر بلان براسي اقرم او الله اكبر انا براسي تو ياد خصنوي ججنو روجي ججنو سنتي في الله صلى الله عليه وسلم الله اكبر كيد تو تسبيحات كي تو استغفر الله وسبحان الله بكي لو روجاتك روجكاني ججن روجي تسبيحاتو بقورقرتني ججن بقورقرتني ججن بتشي كريت خو بشكليت ناكري خو با هالباركي ناكري اي بذكري خواكري اوج ذكري خوات ولا نيوجكانا لا بيش نيوجكانا لا دواي نيوجكانا الله اكبر كي لبازار الله اكبر كي لبرو سنتي في غمر صلى الله عليه وسلم وإيشي كي زوزور جوانا حتى أجر بعض لما سائلانا بيت عجبه بدعي حسنية زوزور إيشي كي جوانا وخير دارة وبيويستي شك بكريت يعني تصورك بدعة هي واجبك بكري وكوكو كرنوي قرآن خلاص سرديمي في صلى قرآن كون كراوته ولا بروا أمشت أنا براسي بلبلية وكم الاشتا كزياتر شتيلا وكي مسلماني بيو مشغولة كريتو إيشي كي زور باجا الله أكبر خوت عند كانوا دنيشي ليه هالبرنو ولا بازاري شابي كان لا مزقوته أبي كان لا إذاعة وتلفزيون أبي كان إيشي كي زوزر باشا بله دستان خوش بیا خو کعب لاجان كاك هي من بله كاك يا مجان السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله كاك يا مجان ما مصيب ريز وخوشيست خوي جل طاعات وعبادات قبولك إن شاء الله خوي جزاك الله يا رب يا قيامتك يا رب موفقني يا رب من تزوجوا تاخذين من زوجتكم لأولاد بله خوش حال ما وصيان معزي برنامجكم بله ما وصيان خوش حال همبروش متابعي جناب الدكا خوي جل موفقك يا رب زوبة تأسيس برنامجك خوي جزاك الله خوي جل بك تتويش قيامتك إن شاء الله إن شاء الله قربان جل خدمتنا دعاء جناب قبوله إن شاء الله كذب بمكة إن شاء الله ما مستر جنابك وهذا دعاء له مجدك تقريبا يا رسالة الزواج ما كذا من ضمانية يا رب إخوي جور من علي صالح تام بيبخش ما وصل من جان إن شاء الله لقلها مو سبحان يا رب آمين اللهم آمين يا رب العالمين بيبخش بس آيتك بجداد النازم أجد لخدمتها ما وصيان لخدمتها فرموا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا
سبحانك فقنا عذاب النار ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار صدق الله العظيم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. يا ربي خواجه زاوة تمام صحيح من جار خواهي قورا فاداش تباتوا يا خستە ناو جەژن و ناو شەو مبارەکانی قەدر و بەدر و فەتح و بەڕاستی دەنگێکی زۆر ناوازە و ڕۆحەتێکی زۆر جوان لە قورئان خوێندنە خۆی گەورە پاداش تباتەوە مامۆستاکەم ڕزاتان باتەوە ئینشاءالله خۆشحاڵم قوربانگیان خواتان لەگەڵ بێ یاخوا بەڵێ بەیان خان باشی مامۆستا گیان عليكم السلام ورحمة الله وبركاته. أي سلام مدبيت ربي خوايا من بابلين تلابي جوغري زيتو بيان خان لا سويد وايا سويد بالي كيجي برمو سويد هل زو خوش حالم كاكي براي جيان أحوال باشي شكر خوش حالم بيان خان خواجه زواتو يا أخوة سفاصانا سلام مدبي يا أخوة سرفرازي دنيا وقيامة مدبي إن شاء الله أني كلا قلتان وأني كلا يارمتي درتن يا ربي سرفراز بن بەڕاستی من لێرە زۆر دڵخۆشم بە یەکشی تر زۆر دڵخۆشم تێرێ بوو پژمیت من لە سویدەوە تۆ تێ الحەمدوللا من لێرە وتم یەرحەموک الله دەستم کرد بە پێکەوتم ماشەڵڵا لە قودرەتێ لە عەزەمەتێ خوایە لە ڕۆحیانەتی ئینسان ئەو لە چۆ من لە چۆ وەڵڵی مامۆستا گیان نەحەزم کرد قسە لەگەڵکەم زۆر خۆشحاڵم بەرنامەکانتان بینیوە بەیان خان ئەم ساڵ مانگی ڕەمەزان لە سوید بەرنامەکانتان بینیوەی بەڕبان بەڵێ لەخوا بە زیادێ من بە ڕۆژەشی نێرە زۆرشمان ماوە یعنی ئێوە کاتان زۆر ماوە ڕاست بەربانیەکەنەوە ئەرەوەڵڵا کاتمان ماوە زۆری ئێوە زیاتر کاتان زۆر ماوە یعنی ئێمە لە ڕەمەزان دەرەچین ئێشتا ئێوە لە ڕەمەزانان دوعای خێرمان بۆ بکەن لەو بەشەیە کە ئێشتا هەر لە ڕەمەزانن ئینشاءالله یا ربی منیش مامۆ بە دایک و خوشک مامۆ دوتم هێشتا ڕەمەزان لای ئێمە خۆی نەکۆ نەکردەوە زۆری ماوە يا أخوة خواهي قورا محفوظتان كان إن شاء الله بختوري دنيا وقيامة من بيان خان إن شاء الله يا ربي إيوج سرفرازي دنيا وقيامة من سربز دنيا وقيامة من خواهي قوري مهربان لبحشتكي كوما كاتوا آمين يا رب يا ربي زور خوش حالهم زور خوش حالهم بيان خان دستان خوش بي يا ربي سركوتوب إن شاء الله سباسانكم خواه عفستان بي أخوة باوكي عبد الرحمن بالي السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سرتنا خوي قول دا وكان خوي پروردگار لو جو مساوا خوش بيتو او بلا بس كامل بو برنامج ما دونا خوي قول في دوس على سمق صوتك ان شاء الله. اللهم امين يا ربي اللهم امين. براسي ما مسيبرز بس خوش لي كمان لناخذ دواء خلنا هولي دواء تاس ما نقول بايعت عندك موفق يا ربي كابلا جان. والوادار الشم او برنامج بردوان بيتن براسي بابا كان بابتي هستيار بابتي روحي براسي پێویستم بە کوو ئینسان کە باجی مەغریب دەداتن پێویستە خواردن بخوافتار بکاتەوە دەسەتی پێویستی پێ ئەو ڕوحانشمان بەڕاستی ڕۆحیش پێویستی بە بەرنامەی ئەوها هەیە وەدی دەکە ئارامن بەڕاستی ئینشاءالله خوای گەورە موفقتان دەکا هیچ شتێکم نییە تەنها دەستخۆشتانە دەکەم خوای گەورە سەربەرز دنیا و قیامەتتان کە یا ربی محفوظ من کاک عەبدوڵڵا گیان ئێمەش خۆشحاڵین دوعای خێرەمان بۆ بکەن کە خوا بەردەوامیان پێ ببەخشی ئینشاءالله هەر بەردەوام بین لە دوای ڕەمەزانیش پشت بەخۆی خوای یارمەتی هەموو لایەک السلام عليكم ورحمة الله وبركاته. یا خۆی وعلیکم السلام ورحمة الله وبركاته خوا لەگەڵ بێ یا خوا خۆشەویستانم بەڵێ بەڵێ کاک بڕوا الو بەڵێ کاک بڕواگیان باسی زۆر سپاس بەڵێ ئەو بابن تەلەڤیزیۆنی دوورکەمەوە ئەو بەسرعەتی کە باس کرا لەو ئافرەتەیە کە بابۆنی عەمەلیاتەکەەوە کە ئەگەرێکی باشوون یا نەبوو
لا من توزع من لا 2020 توزع لا ديندور كتبومو بله لا 2021 لا بربون للشركة يجيش مكر اتروت انخراب والشركة كسعر سجنية بالشركة من أنهم لا يعدا ك تحويل كلمة خصاني شهر لخصاني شهر أو سواء رجدوا بعد زيادة مخبار تروى أو سواء لقيت كوري خالص زمان دانشنو آخر زيادة مخبار دو أو أن خيالات بيانكي خبر مدة كباكم حاتم ولامو وتعني رمو خصاني سمار لو الشيء عستكرين بلا معنى تشوك وسع من خراب وباز نبوم بله أولنا خيالة بوتم بعض خيالة بعبرين وأنا كلام سوري سمارتو لخصين سمارتو الشيء عشتيا ما قلتمو تعمل كريك ذاتي تركلا صوت دلوشن برا شنك ويدا سرمناها وخواي قرص بتديك بيعم ترى لكوتايم ما جيت شواري دو زاربيس بيكا ترى سوما خصخان سوما سوري عملياته يترهب بيوش كوتم جدي دماغ ليام بمعيد مانغونيك من بيوش وم جاي مانغونيك بيو جاي مانغونيك وش ما توا ودي يعني بعمليات يسبوت تركيا ونخش السرطان توجوا بله بلان دايك باكم نان هاش عملياتكم يعني بيشوا عملياتنا كا لا أنا يأخذ شد دماغ ليه يأخذ عمليات بلان دايك باكم نان هاش كان نبي عمليات كين بله لا خابز ده بسوت امباسترو فايقر فرتدي فيها من شو كوكات النيوز مكرنا رمضان الرجل بالرجل نعبهم لأن لا عندنا دور كتوم يسخوي كرا فرتدي فيها مو الحمد لله يوادر بيش أو يعني هل إنسان كان اشتكي بس بيد خوي كرا فرتدي يعني بيش أو اشتكي مثلا بعقلنا بس هيك رأيي كان أخوان لما تكلم دينداري بس يبغى كان الوقت يشتكي ناقوش يا مستر بني ساكا بوما كذا كيسن حاولن نيجي يعني حاولن تبى جماعات برمبون نيجيش بله كاك بروي كان خوي جورا خوشي بيستوي كا أو فرصة جورية أو توبته إن شاء الله خوشي بيستي خوي جوريت وإن شاء الله لسرقي حقيت هر أو هسكرنا كإما توبك إنه بقرينا و براسي مراجعة جياني خمان بكين أو بو خوي زور جورية خوي جورا بيدارك أو إن شاء الله تمدريجك أو محفوظك كاك بروي كان والله ترى خوار رحم بعملها كمان براسي يستعكل لتناستي تشيمان ك وتنعتها كي جنوش النكر جو يستعكك خوي جرى فرصتي بيام باش شبيك يستعكا باهي ودار ميتك تقول كوي بسرعة فتاة يقبل سر من كسب كخوي جرى فرصتي بيام وبسرعة كسينيت إن شاء الله إن شاء الله خواه موفقتان كا يخوة كاك برويكان ممنون زور صفات سركوتوبن يا ربي زۆر خۆشحاڵ بن کاک بڕۆیان خۆی گەورەی شەڵا هیدایەتی زیاتری تۆیش و ئێمەش و هەموو لایەکمان با ئینشاءڵڵا دەستان خۆش بێ دەست خۆش بێ خەبەرنامەکە شکر بەڕاستی کە ئەوم بینێ کە ڕقەمەکەم لا نەبوو بەڵام هەر چۆنێ کە ڕقەمەکەم دەستکە و تەلەفۆنە سەر تەلەفۆنم کرد بە ساک و فریاتم ئەوش بڵێن کەسێک بەڵام خۆی گەر هەلێک بیا بەڵام کەسێکیش مردو بەڵام خۆی گەر هەلی بە منیەوە الحمد لله کە خۆی گەورە ئێستا ئەم باسکردنەی تۆ بۆ خەڵک کە باسیەکەی ئەوە شکری نیعمەتەکەی خی گەورەیە کە هیدایەتی یابی ان شاء الله آمین ان شاء الله من ئێستا کەسیش بە بۆنی منەوە تەوبیان کردو زۆر سەزۆ من لە ڕاستە فەرمی موفق بیا ربی کاک بڕۆیان دەستان خۆش بێ ان شاء الله ئێخوان لەگەڵ بێ خواحافیز بێ خواحافیز بێ دایکی ئایە لە ڕانیە باشی خوشکی بەڕێزم باشی الحمدلله مامۆستا موفق بن يا ربي سربرز بن شاء الله. خوای گەورە پاداش داتە مامۆستاجیان. سربرز بن يا ربي سپاسان دەکەم. خوای ڕازی لێ یا ربی. خوای گەورە ئەوانەی ئەمە لێ ئێوە ڕازی خوای گەورەش ئەوەندە لێتان ڕازی بێ ان شاء الله. لەگەڵ جەنابتان ان شاء الله سربرز. سلامت یا رب مامۆستاجیان دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم بەڕاستی بەرنامەیەکی زۆر خۆش و کاریگەرە. بەڵێ. موفق. خوای گەورە پاداشتان داتە ان شاء الله هیوادارین بەردەوام بێ ئەو بەرنامانە بەڕاستی پێویستیمان پێیەتی. ان شاء الله ئەمە بەردەوام بین پشت بەخوای گەورە. ان شاء الله. برنامج ئەوەی شیرین چاش زۆر بەرنامەی خۆشە لەگەڵ هاوسەرەکەم بەڕاستی بەتیر و تەسەلی متابعەت دەکەین هەموو جارێ خوا بەزیابێ زۆر مافی خۆشە بەرنامەکان ان شاء الله بۆ شیرین چا
هەر کەسێک ئەو نزیک بوونەوە لە مردنەی بینیوە ئاگدارمان بکەن زۆرمان پێخۆش ئینشاءالله مقابلەیان بکەین. والله ئینشاءالله مامۆستا جیان والله یعنی یەک لە خۆم لەوانە تەنزار ئاوتوشی و حاڵەتانە بوو مامۆستا جیان. ڕاستە. نارە والله. بە قوربان مامۆستا جیان. والله هەر ویستم دەستخۆشیت لێ بکەم ئینشاءالله خوای گەورە پاداشتان دات و ئینشاءالله ئەوڕۆ ئاخری ڕۆژی ماجی پیرۆزی ڕەمەزان ئینشاءالله دوعاکانتان بێبەشمان مەکەن. ئینشاءالله خوای گەورە خێر بۆ ئێمەش دوعامان بۆ کردن بە جەماعی ئینشاءالله. ئینشاءالله خوا سەربەرزتان کات. خوای گەورە پاداشتان داتەوە منداڵێکی نەخۆشیشمانە ئینشاءالله ئەوەی کە لە گوێی لەو بەرنامەیە و ئینشاءالله لەگەڵ جەنابەت ئینشاءالله بەعام دعای بۆ دەکەین خوای گەورە شیفای بۆ بنێری ئینشاءالله. آمین یا ربی اللهم آمین. آمین یا ربی ئینشاءالله لە بەرنامەکەیدا دعای بۆ بکەن ئینشاءالله. ئینشاءالله خوا شیفای بۆ بنێری ئینشاءالله دعای ئامینی مسلمانەتی لێ بێتە جیرا آمین یا رب العالمین اللهم آمین. یا ربی خوای گەورە مامۆستا پاداشت دات ئینشاءالله ئینشاءالله ئەوەی باسیشت کرد ئینشاءالله ئەو کاتی ئینشاءالله پەیوەندیمان دەبێتەوە. ئینشاءالله موفق بن یا رب. سەربەرز بن یا رب. سپاس خۆش بێ ئینشاءالله هیوادارم ئەوانەی کە پەیوەندی دەکەن تۆزە کورد بێ بۆی کەسی کەس لەسەر خەت نەمێنێت ئینشاءالله. دەستان خۆش بێ یا ربی. سەرکەوتوو بن ئینشاءالله. خواحافیزتان بێ یاخۆ. خۆشەویستان حەزمان نەکرد زیاتر پەیوەندی وەربگرین بەڵام کاتی بەرنامەکە بەرەو کۆتایی ڕۆ چەند دوعایەکی کۆتاییەکە ئینشاءالله و کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان کۆتایی بەرنامەی بەرپانگ و کۆتا ڕۆژی ڕەمەزان ئینشاءالله وأم إوارية بربي مرحمة ومهرباني بهم لأكتان. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. يا رب يا الله يا رحمن يا رحيم يا كريم يا حي يا قيوم برحمتك نستغيث برحمتك نستغيث يا ربي خوايجان إيمان من سلامتك عفو من كوليمان خوشبا هداية من بدا مزراو منك ضل من دا مزراوك شوقي إيمان من زيادك يا رب العالمين هرچی خوشكو برای استبين اليوم برنامه پەیوەندیان کردو یا پەیوەندیان نەکردو یا هەر کەسێک لە ماڵی خۆی لەم حەڵقەی زیکرا لەم ئێوارانەیە بەشداری کردو یا رب العالمین سەرفرازی دنیا و قیامەتیکە ماڵ و مناڵیان محفوظ بکە یا رب لە شەڕی دنیا و لە هەموو ئافاتەکانی دنیا و قیامەت یا کەریم یا حی و یا قیوم برحمتك نستغیث یا ربی خوایە ئیمانمان سەلامت بکە ئەو ڕۆژانەیە گەڕینەوە بۆ لای تۆ یا ربی خوایە بەڕوو سووری و یا ربی بەباشی بگەڕینەوە بۆ لای تۆ بەڕوو زەردی نەگەڕینەوە بۆ لای تۆ عەفومان کە یا ربی خوایە هیدایەتمان بە عاقبەت خێریمان بەنصیب بکە عاقبەت خێریمان بەنصیب بکە عاقبەت خێریمان بەنصیب بکە بۆ خۆمان و دایک و باوک و خوشک و براکانمان و ماڵ و مناڵمان و سەرجەم ئازیز و خۆشەویستەکان سەرجەم ئیمانداران و مسلمانان سەرجەم بینەرانی ئەم بەرنامەیە یا رب العالمین سەرجەم ئەوانەی بەڕۆژوون ئەوانەی نوێژەکەن ئەوانەی تاعاتی خوای گەورە ئەکەن لە مەشارقی ئەرز و مەغاریبی ئەرزا لە هەر شوێنێکی ئەم سەرزەویان یا رب العالمین یا ربی خوایە ئەوەی بەشدارە لەم دوعایانە هەرچی خێری دنیا و قیامەت هەیە یا ربی بیڕێژە بەسەریا شیفای نەخۆشەکان بدە شیفای نەخۆشەکان بدە شیفای نەخۆشەکان بدە سەرفرازمان کە ئیمانمان سەلامەت بکە ئەو ڕۆژانەی کە ڕێی مەحشەرە گرینە بەر یا رب العالمین بەسەر شۆڕی نەیگرینە بەر دڵخۆش بین نامەی ئەعمالمان بەدەستی ڕاست بدرێتە دەست لەسەر پردی سڵات شەفاعەتمان لەلایەن حەزرەتی ڕەسوڵ الله بۆ بکرێ صلی الله عليه وسلم لەسەر حەوزی کەوسەر بە خزمەتی ڕەسوڵ الله بگەین صلی الله عليه وسلم لە بەهەشتە بەرینەکەیە بە خزمەتی پیاوچاکان و ساڵحان و ئەولیا و دۆست و خۆشەویستانمان بگەین یا رب العالمین سەرفرازی دنیا و قیامەتمان کە ئیمانمان سەلامەت کە عەفومان کە و لێمان خۆش بە لەسەر پردی سیڕات ئاگال لێمان بە یا رب العالمین ڕزگارمان بکە ئیلاه العالمین یا ربی خەجاڵەتی بەردەم تۆ نەبین لە عەرزی ئەکبەر و لە ڕۆژی حەشرا یا رب العالمین لە کاتی کێشانە و پێوانی کردەوەکانمانە ئەو ڕۆژەی بەتەنها ئەمرین یا رب العالمین لە بەرزەخا گیرۆ دەنەبین و سەرفرازمان بکە یا رب قورئان شەفاعەتکارمان بێ یا رب کردەوە باشەکان شەفاعەتکارمان بێ دۆست و ئەولیاکانی خوا شەفاعەتکارمان بێت ئاەتەکانی قورئان شەفاعەتکارمان بێت کردەوەیە کە لە دنیا کردومانەوە تۆ وەرت گرتۆ یا ربی شەفاعەتکارمان بێت عەفومان کە و لێمان خۆش بە هەرچی ئیماندار و مسلمانێ ئێستا هەر دوعایەکی خۆتە زانی چ دوعایەکە کە و چی ئەپارڕێنەوە لە تۆ یا ربی یا رب العالمین یا إله العالمین یا ئەکرەم الئەکرەمین یا غیاث المستغیثین دوعاکانیان گیرا بکە لە ئێمەش خۆش بە و عەفومان کە لە مردووەکانمان خۆش بە یا رب یا رب یا رب یا رب العالمین یا ربی خوایە دوای ئێمەش کە وفاتمان کرد خەڵکێکە بێ بۆ ئێمەش بپارڕێتەوە یا رب یا رب یا رب یا رب لێمان خۆش بە و عەفومان کە و هیدایەتمان بە یا ربی ئەم خوشک و برا ئازیز و خۆشەویستانەی کە دەوری ئەم بەرنامە و ئەم کەناڵەیان ناوە یا رب العالمین سەرفرازی دنیا و قیامەتیان کە ئەوانەی کە کارەکەن لەم کەناڵەیە لە بەڕێوەبەرەوە هەتاوەکو کارمەندەکان هەر هەمووی لە هەموو نووسینگەکان یا ربی محفوظی لای تۆ
بن لە دنیا و قیامەتە یا ربی ڕزق و ڕۆزی و بەرەکەتیان بڕێژی بەسەرا عەفویان کەیت و لیان خۆش بی لە ئێمەش خۆش بۆ عەفومان کە هیدایەتمان بە یا هادی یا هادی یا هادی دوای مانگی ڕەمەزان یا رب العالمین نەگەڕێینەوە سەر گوناه ئیمانێکی بەهێزمان پێ بدە دامەزراومان بکە یا ربی قاچمان ڕاسخ بکە قەدەم ڕاسخ بکە یا رب العالمین لەسەر حەق و لەسەر عەدالەت یا ئەرحەم الراحمین یا ئەکرەم الأكرمين يا غياث المستغيثين يا غياث المستغيثين أغثنا عافنا فاعف عنا وعلى طاعتك وشكرك أعنا يا رمتيمان بكوما كيمام كلا سر طاعتي خوت يا رب العالمين يا رب اللهم آمين 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 يا مجيب السائلين خۆشەویستانم دوای سی ئەڵقەی بەرنامەی بەربانگ هاتینە پایانی بەرنامەکانمان خی گەورە دامەزراومان بکات ئێوەش دامەزراو بکات سەرفرازی دنیا و قیامەت بن ئینشاء الله دوای مانگی ڕەمەزان لە بەرنامەکانی شیرین چایە بە خزمەتتان نەگەینەوە و هەر کاتێکیش بۆمان کرا ئەگەر بەرنامەی تایبەت تریشمان ئامادەکرد ئینشاء الله هەر لە خزمەتتان نابین بە پێی مەجال و بۆلوان و گونجانی ئەم کەناڵەش ئینشاء الله خوا سەرفرازتان کە خی گەورە سفرە مادی و معنەویەکانتان پڕ بکە لە ڕەمەزان و لە هەر دوان زەمانگەکەی دوای ڕەمەزان هەر یان زەمانگەکەی دوای ڕەمەزان خی گەورە دامەزراوتان کە مناڵەکانتان بۆ مەحفوظ کە ئەوانەی مناڵیان نیە خوای مناڵی صالحان پێ ببەخشی خوای مناڵی صالحان پێ ببەخشی آمين 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 يا مجيب السائلين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته ججني ملايكتان بيروس